ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت. کاتێک کە باسەکە دێتە سەر کارکردنی ژنان لە ئێستادا کارکردنی ژنان کارێکی نامۆ نییە. لە هەموو سێکتەرەکانی ژیاندا ئەبینین کە ژنانی شان بەشانی پیاوان لە هەموو بوارەکاندا کار دەکەن. بواری سەربازیش هەرو بوارەیە لەوەی لە ئێستادا ئێمە چەندین ژنمان هەیە کە لەو بوارەدا کار ئەکەن و چەندین ژنمان هەیە لەوەی کە پلەی باڵایان هەیە. بۆیە من ئەمڕۆ پێم خۆشە لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی لە سلێمانی گفتوگۆ لەگەڵ کۆمەڵە ژنێکا بکەم کە لە ژیانیاندا بڕیاریانداوە بواری سەربازی هەڵبژێرن. پێم خۆشە بۆ گفتوگۆکردن زیاتر لەسەر ئەم باسە لەگەڵ زۆر بەڕێز ئەمید زولفان غەریبراهیم وەکو بەڕێوەبەری کارگەڕی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە باری شارستانی سلێمانی زیاتر لەسەر ئەم تاوتوێیە بدوێین. سڵاو لێبێت. سڵاو لە خۆشت خاتون گەڕاستەکەم. با سەرتا لەوە دەست پێ بکەین. قورس نەبوو کە تۆ ئەم لایەنەی ژیان هەڵبژار بۆ ئەو سەردەمەی خۆ تا چەند ئاستەنگەکان هاتە بەردەمت؟ بەتەئکید لە کۆمەڵگادا هەمیشە کارێک کە تازە سەرەتای دەستپێکردن دەبێ بۆ ژنان لەوانەیە لە کۆمەلگا بە کارێکی نامۆ وەسف بکرێ. ئەمەش خۆی لە خۆیە کۆمەڵێ ئاستەنگ و بەرەنگاربوونەوەی بۆ دروستە بێ، بەڵام گرنگە تۆ تا چەند بتانی هەنگاوەکان بەرەو پێشەوە بنەی. ئێمە وەکو خاتونان خولی یەکەمی ئەفسەرانین لەسەر ئاستی عێراقیش نەک لە هەرێمی کوردستان، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ لە سەرجەم سێکتەرەکانی پۆلیس و هێزە ئەمنیەکان ژنان بە ڕێژەیەک ئەبینی، ناتوانم بڵم ڕێژەکەی زۆرە، بەڵام بە ڕێژەیەک ئەبینی هەم لە کارە ئیداریەکانە هەم لە کارە سەربازیەکانە جێگەی خۆیان کردوتەوە و ئەتوانن کاری خۆیان بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوەبەرن. زیاتر بۆ ژنان ئەمە تا چەند قورسە کاتێک ئەوان لە بەڕێوەبەرایەتەکان لەو لایەنە کارەکەن، ئەمانیش هەروەکو پیاوان بۆ پاراستە بۆ بەڕاپەڕاندنی ئەرکەکانە، بەڵام لەوانەیە ببینیم بۆ ژنان کەمێک قورسی بێت. ئەگەر ئەرکەکە بۆ پیاوان ئاسانتر بێت لەوانەیە بۆ ژنان بیکەن بە دوو ئەوەندە قورسیەکەی. شێوازی کارکردن لە هەموو دام و دەستگایەک شێواز و کارکردنی ئیداری خۆی هەیە، بەڵام ئەمەوێ شتێکی جوانی شاری سلێمانی باسکەم. لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێم لە دوای ساڵی 92 کە حکوومەتی هەرێم دروست بووە، ئۆتۆماتیک 1-2 ساڵ دوای ئەوە ژنان ناڵێم ڕێژەکەی زۆر، بەڵام کەمێک تا زۆرێک لە دام و دەستگاکانی پۆلیس و ئاسایشدا ژنان وەرگیراونەوە. فەزلێکە بۆ کرانەوەی شاری سلێمانی بۆ ڕۆشنبیری ئەم شارە کە توانیوێتی لەم ڕۆژەوە ئاسانتر بتوانێت تێگەیشتنی بۆ ئەوە هەبێ کە ژنانیش ئەتوانن لە بواری سەربازی و پۆلیسیدا کار بکەن. و لە ساڵی 93 وردە وردە کارمەندی ژنانێتر پەیدا بووە لە دام و دەستگاکانی حکومیدا و لە دام و دەستگاکانی میریدا بەپێی پلە سەربازیەکان دوجار توانیان بە مەشقێکی سەربازی ئەکادیمی کە بتوانن لە کۆلێژەکانی شورتە و لە دەوراتەکان کە دەورێکی خاصە بۆ ئەفسەران ئەو ژنانەی کە بڕوانامەیان هەبووە بە شێوەیەکی ئەکادیمی بتوانن لەو بوارەدا سەرکەوتن بەدەست بێنن و دواتر بگەڕێنەوە بۆ دام و دەستگاکانی حکومی بتوانن لەوێ جێگە دەستیان دیار بێ و کاری خۆیان بە سەرکەوتووی بکەن. دواتر لە محافەزەکانی تریش زیادی کردووە. ئەمڕۆ ئەیبینین بە شێوەیەکی بەرچاو هەر لە عێراق بە سەرتاسەری ئەیبینین و لە ژنان بە پلەی ئەفسەری ئەبینین، بە پلەی ئەفسەری باڵا ئەیان بینین، بە ڕێژەیەکی بەرچاو لە ڕاگەیاندنەکانە ئەیان بینین کە جێگە دەستیان دیارە و ئەمڕۆ بەڕێوەبەرایەتیش هەیە بۆ دیفاعکردنی لە ژنان و توندوتیژەکانی کۆمەلگا بە پلەی سەربازی. و ئێمەش کە لەم کۆمەلگایەدا ئەم بەڕێوەبەرایەتیانەی کە کاری کارگێڕی ئەکەن بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ئێمە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی سلێمانی بە شێوەیەکی بەرچاو خانمانمان هەیە لە بواری پۆلیسیدا لە سەرجەم پلەکاندا، یعنی لە پلەی ئەفسەری باڵا هەمانە و لە پلەی کارمەندی شەمانە کە ڕۆژانە کار دەکەن، خزمەتی هاوڵاتیان دەکەن، ئەتوانن کۆنێکتیان لەگەڵ خەڵکە هەبێ، خزمەتێکی باشی بەرچاو نیشان بن شان بەشانی برا کارمەندەکانی تریان کە هیچ جیاوازیەکیان لەم بەڕێوەبەرایەتیان نەبووە، جێگە دەستیان دیار بوو و سوپاس بۆ خوا لە دەریشەوە ئەوەندەی کە بیستومانە ڕەنگەوە شایەتی بن خەڵک باز لە زیاتر خزمەتکردنی بەڕێوەبەرایەتیەکەی ئێماکە کە کار ئاسانی بۆ هاوڵاتیانەکەن. بە خۆشحاڵیەوە کە ئەوانە ئەبیستین ئینجا لەگەڵەوەشە ئەوەندەی کە من تێبینیم کردو لە ئێستا کە خولێکی ئەفسەری ئەکرێتەوە وەک چۆن لەوەی کە ئێمە کوڕەکانمان هەوڵێکی زۆری بۆ ئەدەن، من ئەبینم خانمەکانیشمان هەوڵێکی زۆری بۆ ئەدەن، کەواتە ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەوەی کە ئێستا خێزانەکانیشان پاڵپشتێکی زۆر باشیانەکەین لەوەی کە ئەوانیش بتوانن ئەو لایەنەی ژیانیان کە حەزیان لێتی کە پاراستنی وڵاتەکەی خۆیانە لە کۆتاییە بتوانن بچنە ئەو بوارە و ئەویش وەکو پیاوان کار بکەن.
بەتاکید دیارە سەرکەوتنی ئەو ژنانەش دەور و ئەساسی هەبووە هەموو ئەو ژنانەی کە ئێستا ئەیان بینی لە دام و دەستگا حکومیەکانە خزمەت پێشکێژەکەن لە بواری سەربازی و ئیداریدا سەرکەوتوو بن وە کۆمەلگا شانازیان پێوە دەکامە بەتاکید ڕنگدانەوەی لەسەر خێزانەکان دەبێت کە هانی کچەکانیان بدەن بتوانن لەو ئاستە باڵایە بتوانن بەجگەلەوەی کە خۆیان شەهادەیەکی ئەکادیمی علمیان هەیە بتوانن لە بواری سەربازیشدا شەهادەیەکی تر بەدەست بێنن دوجار خزمەتی کۆمەلگا و وڵاتەکەی خۆیان بکەن. لە کۆتایی ئەگە شتێک بۆ هەموو ئەو خانمانی ئەفسەر خانمانی پۆلیس ئەگە شتێکت هەبێت و بتەوێت لێرەوە پێیان بڵێیت. دوجار پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژنانی پۆلیس لە ژنانی کۆمەلگاکەی خۆم بە تایبەت دەکەم و لە عێراق و لە جیهانیش دەکەم ومێ دەکەم لە چەند ساڵی ئایندەدا لە زۆربەی پلە باڵاکانە لە وەزیری دیفاع و ناوخۆ کۆمەڵە ژنانی سەربازی ببینین بە شێوەیەکی سەرکەوتوو چونکە لە وڵاتانە بینین وەزیری دیفاع وەزیری ناوخۆ کە ژنانە دەتوانن بڕیار بەدەست بن ومێ دەکەم لە 10 ساڵی ئایندەدا لە کۆمەلگای ئێمەش و لە عێراقی ژنان ببینم لەو ئاسەدا هیوای سەرکەوتن بۆ ئەوانیژە خوازم سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دەکەین دەست خۆش بە. فرمەسکیخانۆک و یەکێک لەو کەسانەی لەوەی کە لە بواری سەربازیە لە بەڕێوەبەراتی ڕێگەزنەوە باری شارستانی لە سلێمانی کار ئەکات ئەمانەیە بزانین تا چەند قورس بۆ ئاستەنگەکان کە هاتۆتە بەردەمی جامە سەرەتا ئەمەوێ سڵاوی ئەم ڕۆژێت لێ بکەم ڕۆژی ژنانی پۆلیسی لە هەموو جیهانە جا با سەرتا لەوەشەوە دەست پێ بکەین بزانین چۆن بوو تۆ بڕیاردا لە بواری سەربازیە کار بکەیت. سەرەتا بە خێراتنتانەکەم پیرۆزبایی لە خۆم و لە هەموو هاوپیشەکان مەکەم وەکو خۆم شانازی پێوە ئەەکەم کە مفۆزم لە بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی سلێمانی و پیشەکەشم زۆر خۆشەوی هەموو کات شانازیم پێوە کردووە. زۆر باشە لەکەیەک تۆ دەستت کرد بە بواری سەربازی و لەم بواریا تۆ کارەکەی لە 2009 لە 2009 چەند خولت بینیوە؟ 5 خولم بینیوە لە فەرماندەیی. زۆر باشەگە باسێک لە خولەکان بکەیت. بەڵێ سەرەتا کە کارمێندێکی پۆلیس تاین ئەبێت بەوەدا ئەمەزرێت کە خولێکی مستەجدین ببینێ لە فەرماندەیی بۆ ئەوەی نظامەکانی عسکەری بزانێت ئیتر خولەکە چ لە ڕۆژە یعنی تۆ چ لە ڕۆژ و بەردەوامی لێ دەورەکە ئەبینی دواتر دەورەکانی تر ئەتە هەر جارە خولێک ئەکرێت و جاری وایە بۆ لە بەرزکردنەوە ینی مەسەرەن لە سەرەتا لە شین میمێکەوە دەست پێەکە هەتا ئەڕواتە سەروانێ ئیتر ئاواهی بۆ دەورەکانمان. تۆ بڕیاردا هەر بەردەوامیش بی لەسەر ئەو خولانە بۆی هەر بچیتە پێشەوە؟ هەروەڵا حەزم کردو و هیچ کاتێکیش یعنی هەر کاتێک دەورە هەبووە هەموو کات ئامادە بوو. زۆر باش هەمیشە ئاماژە بەوە کرێ ئەگەر هەندێک جار کارەکان بۆ ژنەکان قورسترن زیاتر ئاستەنگیەتە بەردەمیان وەکو ژنێکە لە بواری سەربازیە کارەکەیت هیچ ئاستەنگێک هاتۆتە بەردەمەت وات لێ بکات ئیتر بڵێ من نەبووە ئەم بوارە هەڵبژێرم بالایەنێکی دیکەم لە ژیانمە هەڵبژاردایە. خۆی ئافرەت لەبەرەوەی بە حکومە خێزان و مناڵ ئەوانە ئاستەنگیەتە بەردەمی بەڵام ینی من هەموو کات ئەڵێم بەشان بەشاوی پیاوەکان بەڕاستی ئێمە ینی کار بکەین لەبەرەوە من بەلامە ئاسایی بووە کە سعات 5 ینی 5 لە ماڵەوە ڕۆشتون 4 هاتوون بە شوێنمە 5 دەرچوین لە ماڵەوە ڕۆشیمە فەرماندەی جاریوە بۆ سعات 2 گەشتوینەتە ماڵەوە بەڵام بە خۆشحاڵیەوە زۆر ئاسایی بۆ لەمە هەموو دەورێن بینیوە ینی هەستم بە هیلاکی نەکردووە لەبەرەوەی پیشەکەم زۆر خۆشەوێستەکانتان خۆش بێ ئێوە جێ شانازی ئێمە هەمیشە زۆر سپاس بۆ ئەوش بە خێراتن سەرچاوان. سڵاو لێ بێ کۆچەرخان سەرچاو بەخێر. پەیامت چییە لە ڕۆژی جیهانی ژنانی پۆلیس بۆ هەموو ژنە هاوپیشەکانت؟ بەناوی بەڕێوەبەراتی ڕێگەزنامە باری شارستانی سلێمانی پیرۆزبایی گەرم ئاڕاستەی هەموو پۆلیسی ژنان ئەەکەم و دەستخۆشیان لێ یەکەم کە توانیانە لەم بوارەیە ئیش و کارەکانیان بە باشی ڕاپڕێن و هەموو ئیشەکانی خۆیان کە پێویست بۆ بیکەن کردویانە. زۆر باشە وەکو ژنێکە بواری سەربازیت هەڵبژاردووە لەسەردا چۆن بڕیارتدا ئەو لایەنە هەڵبژێری و ئاستەنگیانەی کە هاتە بەردەمت قورس نەبوو بۆت یاخود هەروای لەکری تو هەر بەردەوام بیت لە کارەکانت؟ هەر ئاسایی وەکو هەموو پۆلیسێک کە لە بوارێکە ئیشێک ئەەکەیت هەر ئاسایی بۆ بەلامەوە و خۆش بۆ خۆشم هەڵم بژاردووە و ڕاستە دەورە بینین و بۆ نمونە ئەو شتانە تۆزێ زەحمەتە لەبەرەوەی تۆ بە شتێک کاتێ ئەپەڕی کە پێشتر تەجروبە و نەبووە
بەڵام هەر ئاسایی بوو بۆ من تێمپەڕانەوە. زۆر باش هەستەکەی ئێستا ڕوئیای خەڵک گۆڕاوە بەرامبەر بۆ ژنانش کە لە بواری سەربازیا کارەکەن لەوانەیە لە پێشتر ئاستەنگەکان کەمێک زیاتر بوو بەڵام ئێستا هەستەکەی ئەوانیش دەتوانن شان بەشان وەکو پیاوان لەم بوارەیە کار بکەن. وەکو ئافرەت و ژن لە ئێستا و لە پێشووترشا هەر ئاسایی هەر یەکێک ئیشی خۆی بۆ بوارەکەی خۆی هەر کردوتی و هەر احتیاتی ئاسایی ئیشەکان ڕۆشتۆ فەرقی ژن و پیاوش لێرەیە هەر ئیشکردنە ینی فەرقی نییە ئیشەکە کە هەر ئیشە بۆ ژنش و بۆ پیاویش. دەستەکانە خۆش بەڵێ خۆشەویستان ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆتوانیمان لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنەوە باری شارستانی لە سلێمانی لەگەڵ کۆمەڵە ژنێک کابینەوەی کە لە بواری سەربازیا کارەکەین ئێمە شتێرەوە دووبارە پەیامی خۆمانەگەێنین پێیانەڵێن ئەم ڕۆژەتان لێ پیرۆز دەکەین پێیانەڵێن ئێوە هەمیشە شان بەشانی پیاوان کارتان کردووە و هەروە ئێوە هەمیشە بمێنن بۆ ئەوەی کە گەلی وڵاتەکەمان بپارێزن.